Our partners from Italy. Although our preparation schedule was یەکەمین سیمپۆزیۆمی نێودەوڵەتی تەندروستی دایان پسپۆڕی ناوخۆی و نێودەوڵەتی لە شاری سلێمانی کۆ کردەوە بۆ تاوتوێکردنی ڕەوشی تەندروستی هەرێمی کوردستان و خستنەگە ڕێوڵەکان بۆ پێشخستنی زیاتری گەرتی تەندروستی بە تایبەت ئەو چارەسەرانەی کە پەیوەستن بە نەخۆشیە درێژخایەنەکان لە نێویاندا نەخۆشی شێرپەنجە و شەکرە. This is the first time the Italian organizers and the Kurdish organizer have such an event. ئێمە سپاسی ڕێخەرانی کورد و ئیتالی ئەم سیمپۆزیۆمە دەکەین و ئەمە یەکەمین جارە کارێکی لەم شێوەیە بکرێت. ئێمە زیادەڕۆیی ناکەین ئەگەر بڵین ئەمە کارێکی ئێجگار گرنگە. نوێنەرانی ئیتالیا هەرێکە لە باڵوێزخانە و کنسوڵخانی ئیتالیا لێرەن. ئەوەش نیشانەیەکە بۆ بەرەو پێشبردننی هەماهەنگی نێوانمان. ئیتالیا قۆناغی دووەمی پرۆژەیەکی ئێجگار گەورەی تەواو کردووە بۆ کۆکردنەوەی داتایەکی تەواو سەبارەت بە هەموو ئەو کەسە کوردانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون. ئەوەی ئەمڕۆ ڕوودەدات قۆناغی دووەمە لە ناوچەیەکی دیاریکراودا بۆ نەهێشتنی نەخۆشی شێرپەنجە و دەرماتۆلۆژی و پەیوەندیان بە خۆراکی باشەوە. وڵاتی ئیتالیا لە سەراستێکی باڵا بەشدارن لە یەکەمین سیمپۆزیۆمی نێودەوڵەتی تەندروستی و لێرە دەیان توێژینەوەی گرنگ لەبارەی نەخۆشیەکانی شێرپەنجە و شەکرە و هەموو نەخۆشیە درێژخایەنەکان دەخرێتە ڕوو. هەروەها دوایین پێشکەوتنەکانی دنیاش لە بواری چارەسەرە پزیشکیەکان باز دەکرێت. لەم ڕێگەیشتەوە هەرێمی کوردستان دەبێتە سودمەندی یەکەم لەو توێژینەوانەی کە لەلایەن دیارترین پسپۆڕانی دنیا پێشکەش دەکرێن. زۆرێک لە جۆرەکانی نەخۆشی شێرپەنجە لە نەخۆشی پێستەوە دەست پێ دەکەن. لەبەرەوە ئەگەر ئێمە نەخۆشی پێست دەستنیشان بکەین ئەوە ئەتوانین پێشوەخت شێرپەنجەکە چارەسەر بکەین. لە ئێستادا لە کوردستان نەخۆشی شێرپەنجە درەنگوەخت دەستنیشان دەکرێت. بۆیە پێویستە کارەکانی زوو دەستنیشانکردنی نەخۆشی شێرپەنجە بەرەو پێش ببین و بەو شێوەیە ئەتوانین خێرا نەخۆشیەکە چارەسەر بکەین و کوالێتی ژیانی کەسانی توشبوو بە نەخۆشی شێرپەنجە باشتر بکەین. وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆکانی کەرتی تایبەت و گشتی ڕۆڵێکی گرنگ و بەرچاو دەبینن لە یەکەمین سیمپۆزیۆمی نێودەوڵەتی تەندروستی و با پێشکەشکردنی توێژینەوە و لێکۆڵینەوەکانیان دەبنە بنەما و سەرچاوی بەشێک لەو پێشکەوتنانەی کە لە بواری زانستیدا هەرێمی کوردستان پێگەشتووە. لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا سیاست و استراتیژەتی وەزارەتی خوێندنی باڵا ئەوە بووە کە هانی زانکۆکانی حکومی و تایبەتەکان بین بۆی بتوانن یەک کۆنفرانس لە بواری جیاجیا ببەستن هەروەها بایەخی زیاتر بدەن بە بواری توێژینەوە. ئێمە وەکو وەزارەتی خوێندنی باڵای توێژنەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی سەرجەم زانکۆکان دەکەین بۆی بتوانن دراسەتی جدی لەسەر ئەم بابەتانە بکەن. ئێمە وەکو زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنۆلۆژیا کە ساڵی یەکەممانە کۆلیجی پزیشکیمان هەیە بە بەشەکانی پزیشکی دان و دەرمانسازی پێمان خۆش بوو بەشدار بین و ببینە سپۆنسەری ئەم سیمپۆزیۆمە کە کۆمەڵێ مامۆستا لە زانکۆی کۆمار سیمیناریان هەیە و کۆمەڵێک لە خستەخانەی هیوا سیمیناریان هەیە بە هاوبەشی لەگەڵ خستەخانەی هیوایە ئەکرێت و ژمارەیەکی باشیش لە پسپۆرانی ئیتالی لە پزیشکە ئیتالیەکان لەوانەی کە خبرەیەکی زۆریان لەو بواری نەخۆشیانەیە هەیە ئەمڕۆ ئەوانیش کۆمەڵێ ئەمڕۆ سبەینە کۆمەڵێ پریزنتیشن پێشکەشەکەن. یەکەمین سیمپۆزیۆمی نێودەوڵەتی تەندروستی با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوە دەچێت و لە ماوەی 3 ڕۆژدا لەلایەن پسپۆڕانی ناوخۆیی و نێودەوڵەتیەوە دەیان توێژینەوەی گرنگ لەسەر کەرتی تەندروستی هەرێمی کوردستان پێشکەش دەکرێت. بەریوانە بڵا کورسات نیوز سلێمانی.